پەتایەکی سوکچوونی تند لە نێو منداڵانی سلێمانی بڵاو بووەتەوە. تەنها لە یەک قوتابخانە 100 منداڵ بەجارێک تووشی سوکچوون و ڕشانەوە بوون و تەندروستی سلێمانیش لیژنەیەکی پێکەناوە بۆ بەدەداچوون بۆ ئەم حاڵەتانە. دوایەوەی شەوی ڕابردوو تەبەن حاڵەتەکانی سکشون ڕشانەوە لە ناوچەیەکی دیاری کرا و زیادی کرد. دوێنێش لە حاڵەتەکان بەردەوام بوو لە بەرزبوونەوە. ئێمە سەرنجیمەوەماندا زۆربەی ئەوانەی کێن خوێندکارن و لە خوێندرگایکی دیاریکراوە هاتوون. ئێمە هەر لەو کاتەوە دەستمان بەکارکرد هەم بەڕێوەبەری تەندروستی سلێمانی و بەڕێز بەڕێوەبەری تەندروستیمان ئاگادارکردەوە لە هەمەش کاتیشە بەڕێز بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژاوامان ئاگادارکردەوە بە سوپاسەوە بە خۆشحاڵیەوە هەردوو لایەن یەکسەر لیژنەیان دروست کرد بۆی کە بە دووەداچوونی تەواو بکەن حاڵەتەکان ئەوانەی کە بەشی زۆریان سەردانی لە خۆشخانەیان کردووە ینی بەشێکی زۆریان پێویستیان بەداخڵبوون نەبووە بەشێکیشیان پێویستیان بەداخڵبوون بۆ ئەوانەی کە داخڵ کراون کە دوای وەرگرتنی چارەسەر زۆربیان ڕوانەی ماڵاو کراون تو ئێستا کەمترین حاڵەتەکان حاڵەتی سکشون ڕشانەوە بوون گومانەکرێت تاڵمان لە دوای لیژنەکە ئەو کرێ گومانەکرێت ئەو هۆکارانی کە ئەبنە سکشون ڕشانەوە بە تایبەتی تۆ مەسەلی لەوانەیە سەرچاوی ئەو بێت یا خواردنێکی دیاری کراوە بێ یا شتێک بێت لە یەکێکەوە کە گوازرا بێتەوە بۆ ئەوانتر دەستی لە مەقسەل یا بێ یا لە ڕێگەی تەوالێت وانە بەکارهێنانی شتەکانی یەکتر یەکێ لەو گومانە دوایەوەی کە لیژنەکان ئەنجامەکانیان دەستکەوت بڵاویەکەینەوە بەدڵنێەوە. تا ئێستا دیار نییە سەرچاوی بڵاوبوونەوەی ئەم سوکچوونە چییە، بەڵام پزیشکان دەڵێن هۆکارەکەی ڕەنگە بۆ سەرچاوی ئاوی پیس و خواردنی سەر عەرەبانەکان و حانوتەکان بێت. مەترسیەکانی زیاتر وشکبوونەوەیە ئەوانەی کەیان بەلای ئێمە بە دەرەجەی جیاواز وشکبوونەوەیان هەیە کە ئەوە تەسیل لە ئەگەر وشکبوونەوەکە زۆر بێت تەشیر لە گورچی لێی مناڵەکەکە زیاتر ئەوەیە کە ئێمە ئەیبینین حاڵەتی سکشون ڕشانەوەکە زیاتر لە دوای کردنەوەی دەرگای قوتابخانەکانەوە بڵاوەتەوە بەریەکەوتن زۆر ئێستا لە نێوان مناڵانە و احتیمالیش هەیە ئێمە گومانەکەین سەرچاوی ئەو ئەوەی کە بەکارهێنن پاک نەبێ بە تایبەت ئێمە ڕێنمایی ئەوەکەین کە تەنکی قوتابخانەکان بەباشی پاکرێتەوە لیژنەی بەڕێوەبەرایەتی سەحەش ئاگاداری ئەو مەکتەبانەی کردوێتەوە بەدواداچوون کراوە و یەکێکی لەوە کارەکان خواردن ئەو خواردنانەی کە لەوێن بەشێکیان خواردنی تەندروست نین. سکچوون و ڕشانەوەکە لە یەکێک لە قوتابخانەکانی سلێمانی تۆمارکراوە. ئێستا لیژنەیەکی تەندروستی پێکێنراوە کە چەند ڕۆژی دیکە ئەنجامی پشکنینەکان ڕادەگەیەنن، بەڵام هۆشداری دەدرێت بە قوتابخانەکان کە تانکی ئاوەکانیان پاک بکەنەوە و ئاوی پاک بەکار بهێنرێت چونکە مەترسی زۆر لەسەر منداڵان هەیە و دەبێت ڕێکارە تەندروستیەکان چڕتر بکرێتەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.